بەڵام ئەوسازانە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێ دیارە ئەو شەپۆلە بە فربارینەی کە ماوەی 6 ڕۆژ هەرێمی کوردستانی گرتوتەوە بە تایبەتی سنووری ئیدارەی سۆرانی گرتوتەوە بەهۆی ئەو بە فربارینە زۆرەی کە باریوە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان هاتوچۆی نێوان سۆران و بەشێک لە قەزاو ناحیەکانی دەڤەرەکە گرفتی هاتوچۆیان بۆ دروست بووە لە حاجۆمەران بۆ چۆمان تا ئێستا گرفتی هاتوچۆ هەر هەیە تیمەکانی بەفرڕاماڵین سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکانن بەڵام بەفرێکی زۆر باریوە بە تایبەتی لە حاجۆمەران سەر و 1 مەتر بەفر باریوە ئەمە وای کردووە کە ماوەی 6 ڕۆژە زموجۆڵی بازرگانی بە تەواوەتی وەستاوە زموجۆڵی بازرگانی نییە ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان ناتوانن هاتوچۆ بکەن لەو ناوچانە لە حاجۆمەران تەنها ئەوەی هەیە گەشتیار ئەتوانێتن هاتوچۆ بکە ئەویش بە ئەستەم ئۆتۆمبیلەکان کە ئەگەنەوێ ئەتوانن هاتوچۆ بکەن ئەگەر ناڕێگای بازرگانیەکەی گیراوە هەروەها ڕێگای سۆران بۆ چیدەکان بە تایبەتی لە سەریبەردی کە ناوچەیەکی سەختە بەفرێکی زۆری تێداباریوە ئەویش مەترێک سەروی مەترێک بەفری تێداباریوە ئاسەنجی هاتوچۆ لەم ناوچەیەش بە بەردەوامی هەر هەیە ئۆتۆمبیل ئەگەر دەبڵ ئەکسل نەبێتن یاخود زنجیریان پێ نەبێ ناتوانن هاتوچۆ بکەن هەروەها لە دۆڵی مەلەکانیش کە لە دوێنێشەوە پەیوەندیان بە ئێمەوە کرد وەکو تیمی پێیام تاوەکو ئێستا ڕێگای ئەو ناوچانەش نەکراوەتەوە ڕێگاکانیان پاک نەکراوەوە نزیکەی دەگوندێکە بن هاتوچۆیان پسراوە بە شارەکانەوە بەشێکی زۆر لە گوندەکانی باڵەکایەتی و برادۆز بەهۆی ئەو بەفربارینە زۆرە تاوەکو ئێستا ڕێگاکانیان پاک نەکراوەتەوە ئەوەی کە پاکراوەتەوە تاوەکو ئێستا ڕێگا سەرەکیەکانن ڕێگا گشتیەکان پاکراونەتەوە هەروەها ڕێگای مێرگەسۆر بۆ سۆرانیش بە هەمان شێوە گرفتی هاتوچۆی هەیە هەروەها مەرزی زێتیش لە قەزای مێرگەسۆر ماوەی چەند ڕۆژێک کە داخراوە بەهۆی بارینی زۆری بەفر ئەوێش زیاتر لە مەترێک بەفری تێدایە ئەم بەفربارینەوەی کردووە سەنجێکی زۆر بۆ هاتوچۆی هاوڵاتیان لە ناوچەکە دروست ببێتن هەروەها 35 هاوڵاتیش کەوە لە سۆرانەوە بۆ گەشت چوونەتەوە گوندەکانیان لە دەڤەری برادۆز تاوەکو ئێستا بەهۆی بەفربارینی زۆرەوە نەیانتوانیوە بگەڕێنەوە سنتەری سۆران ئەمە ئاماجە بەوەش بدەم کە بەشێک لەو هاوڵاتیانەی کە ماڵە خەزورانیان لە برادۆستە یاخود بە پێچەوانەوە خەڵکی برادۆستن ماڵە خەزورانیان لە سۆرانەوانیش کە سەردانی ماڵە خەزورانیان کردو بە هەمان شێوە گرفتی هاتوچۆیان هەیە و ماونەتەوە بەگشتی ئەم بەفربارینە ئەوەی کە ئەم ساڵ باریوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆرە وە دڵخۆشکەرە سەرڕایەوە کە ئاسەنجی هاتوچۆ هەیە بەڵام جوتیاران دڵیان خۆشە بەم بەفربارینەیەکەوە ئەم ساڵ باریوە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو کە بەم ڕێژەیە نەباریوە بە تایبەتی لە ناوچەکانی بڵین برادۆز باڵەکایەتی شوێن هەیە مەترێک سەروی مەترێک بەفری تێدایە کە ئەمە ڕێژەیەکی زۆر دڵخۆشکەرە ئەو بەفربارینەی کەوە باریوە لە سنتەری شارەکان ئەمەوێ ئامارەکانی ئاماژە پێ بدەم کە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سۆران ئەمڕۆ بڵاوی کردوتەوە لە سۆران تاوەکو ئێستا لە ماوەی ئەم ڕۆژە 17.5 سانتیم باریوە لە خەلیفان 9.5 سانتیم باریوە لە مێرگەسوور 133 سانتیم باریوە لە چۆمان 25 سانتیم باریوە لە سیدەکان 44 سانتیم باریوە لە ڕەواندوز 21 سانتیم باریوە ئەم بەفربارینە هی سنتەری شارەکانە هی دەوروبەر وەک ئاماژەمان پێدا ڕێژەکەی زۆر زیاترە بە تایبەت کە گوندەکان ڕێگای هاتوچۆیان پسراوە بە نێو شارەکانەوە لە دوێنێشەوە گرفتی هاتوچۆ هەبوو لە تاوەکو لە سنتەری شاری سۆرانیش بەڵام بەهۆی ئەو بارانبارینەی کە لە شەوی ڕابردوو باریوە وای کردووە کە بەفرەکە بتاوێتەوە لە نێو سنتەری شار هیچ گرفتێکی هاتوچۆ لە نێو سنتەری شار نییە هەروەها بەهۆی ئەو بەفربارینەی کە ئەم ڕۆژانە باریوە ئێمە دوێنێ ئامارمان لە بەڕێوەبەراتی فریاکەوتنی ئاشتی لە سۆران وەرگرتووە تا دوێنێ دوانی وەڕۆ 99 کەس سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی سۆرانیان کردووە بەهۆی ئەوەی کە لە بەفر هەڵخلیسکراون دەستیان شکاوە یاخود قاچیان شکاوە یاخود بریندار بوونە سەردانی نەخۆشخانەیان کردووە بەداخەوە شەوی ڕابردووش لە ناحیەی وەرتێ هەر بەهۆی بەفربارینەوە گەنجێکی تەمەەن 25 ساڵان لە کاتێکدا ئاچێک مۆلیدەی ماڵەوەیان پێکاتن لە بەفر هەڵاخلیسکێت و لە خانوەکەیان ئەکەوێتە خوارەوە بەداخەوە گیانی لێدەستداوە ماڵیان ئاگادار نەبووینە کە لە بەفر هەڵخلیسکاوەم دیارە ماوەیەک بووە کە لە جێرخانوەکە کەتووە جیرانەکانیان بەوێدا هاتوچۆکەن و ئاگاداری ئەبن دوای ئەگەێنە نەخۆشخانە بەداخەوە لە نەخۆشخانە
گیان لە دەست ئەداتن. کێشەی کارەبا کێشەیەکی سەرەکیە کەواتاوەکو ئێستا لە گوندەکانی ئیداری سۆران چارەسەر نەکراوە. ئەوەی کراوەتە 24 کاتژمێری تەنها سنتەری سۆرانە، ئەویش دوێنێت چەند کاتژمێرێک بە هەمان شێوە گرفتی هەبوو. بەداخەوە گوندەکانی دەوروبەری سۆران و قەزاکانی دەوروبەری سۆران هەمویان تاوەکو ئێستا گرفتی کارەبایان هەیە و کارەبا چەند کاتژمێرێکی کەمیان پێدەدرێ. سەرەڕای ئەمە سوتەمەنیش گرفتێکی ترە کە نرخەکەی زۆر گرانە بە تایبەتی لە ئێستادا کە بەفرێکی زۆر باریوە و سەرما و سۆڵە زۆرە، هاوڵاتیان پێویستیان بە گەرمکەرەوە هەیە. نرخی نەفت لە ئێستادا 1 بەرمیل نەوت لە بازاڕەکان بە 170,000 دینارە کەمە بۆ هەر بەرمیل نەوتێک نرخێکی زۆرە، چکە هاوڵاتیان پێویستیان ساڵانە بە چەندین بەرمیل نەوتە بێتن کەەوە بیسۆتێنن و خۆی پێگەرم بکەنەوە. ئەوەی حکوومەت داوێتی تەنها بەرمیلێک نەوت بووە کەویش بە 105,500 دینار دابەشی کردووە لە سنتەری سۆران. ئەو نەوتەش نەوتێکی باش نەبووە، ئەو نەوتێک کە لە بازاڕیشە نرخەکەی گرانە بە هەمان شێوە نەوتێکی باش نییە لە کاتێکدا کە کاری پێەکەی سۆپاکان بەگشتی بۆنێکی ناخۆشیان هەیە. حکوومەت ساڵانە تەنها بەرمیلێک نەوتەدا کەمەش ڕێژەیەکی کەمە هاوڵاتیان زیاتر پێویستیان بە نەوت هەیە لەم ناوچانە. بەڵام مامۆستازانەمە تەواوی زانیاریەکان بوون لەسەر ئەو شەپۆلە بەفربارینەی ڕووی لە ناوچەکە کردووە.